هەبێت کە ئیشی نەبێ ئێوەرە. منام دکتۆر ئەحمەدە ئاماژ لەم پانێڵە هێنانە پێشەوەی بەشی یاریدەدەری پزیشکی دانا کە ئەم بەشە کارکتەرێکی گرنگە لە خزمەتکردنی فێرخواز لە کلینیک و سنتەرەکانی دانا کە بتوانن هاوکار بن لەگەڵ پزیشکی ددانە بۆ چارەسەرکردن و هەروەها ڕێنماییکردنی چارەخوازان. بەسپاسەوە تەوان ئێستا خەڵکی زۆر وشیارترە باشە کە زۆر گرنگە پێش ئەوەی کێشەکە ڕووبالن لە دانەکانیانە لە ناودەمیانە بچن بۆ لای پزیشکی ددان بۆ ئەوەی چێکێکیان بۆ کات و کێشەکەیان پێ بڵێ. ئەوەی کە گرنگە کە خەڵک بیزانێ ئەچێ بۆ هەر کلینیکێ بۆ هەر سنتەرێ بزانێ ئەم کەسە پزیشکی دانە دەرچووی زانکۆیەکە باشە و توانای هەیە لە چارەسەرکردنی حاڵەتەکەیە. ئەمە ئەکرێتەوە سەر توانای پزیشکەکە لەم حاڵەتەیە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە شەچێتەوە سەر ڕۆشنبیری چارەخوازەکەش. ئەگەر کەسێکی ئەکادیمی لەگەڵ کەسێکی ئەکادیمیکێکیان پزیشکی سەردانمان بکەن ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە بەشداریمان کرد لەم پانێڵە من وەکو سەرۆکی سەندیکای پزیشکانی ددانی سلێمانی کە بتوانین خاڵ بخەینە سەر وشەکان و بتوانین کە ڕۆڵی پەرستاری ددان چییە لەگەڵ پزیشکی ددان. هەڵبەتە ئێمە وەکو سەندیکای پزیشکانی ددان پێویستیمان بەم توێژە هەیە کە هاتوونەتە ناو بازاڕی کارەوە نزیکەی 10 ساڵێک ئەبێ کە لە پەیمانگاکانی سلێمانیە تەخەڕوجەکەن. بۆیە گرنگە کە بتوانین ئەم دوو توێژەواتە پزیشکانی ددان لەگەڵ پەرستارانی ددان لەژێر چەترێکی زانستی و کلینیکێکی ڕێگە پێدراوی یاسایی کار بکەن پێکەوە. ئەمە چیمان لێ دەزەکەوێت کۆمەڵێک خاڵێکێک لەوانە دەستەبەرکردنی هەریکارە. خاڵێکی تر ئەوەیە کە ئەگەر کەسێکی ئەکادیمی لەگەڵ پزیشکێکا کار بکات خزمەتگوزاری تەندروستی باشتر پێشکەش ئەکرێت لە شاری سلێمانی. پێشووتر ئەوە شتەکە پەیوەندی بە بڕیاری حکوومەتەوە هەیە. دیارە لە 2014 بۆ 15 بڕیاری ئەویان داوە کە ئەم پەیمانگایە دابمەزرێت. و لەم 10 ساڵەشە کە تەخەڕوجەکە هەردوو ساڵی خوێندن جارێک و مجموعەیەک تەخەڕوجەکەن کۆمەڵێک تەخەڕوجەکەن بەبێ ئیش و کار ماونەتەوە. هەندێکیان بەرەو کلینیکی نایاسایی ڕۆیشتون ئەوە ڕێگە پێدراو نییە و لە ڕاستی شامە بۆیان نییە کلینیک بکەنەوە وەکو پزیشکی ددان کار بکەن. بەڵام ئەتوانن لەگەڵ سنتەر و کۆمەلگا و کلینیکەکانی پزیشکی ددانی پسپۆڕی و ناپسپۆڕی ئەتوانن کار بکەن و هاوکاری پزیشکانی ددان بن و لە پیشەکەی خۆشیان ئەو کاتە کارەکەن بە شێوەیەکی زانستی و یاسایی و هەلیکاریش بەردەستە بێت. هۆشیارەیەکی تەندروستی زۆر باش هەیە، بەرەو پێشچوونێکی زۆر باش هەیە. هاوڵاتیان زۆر گرنگی بە تەندروستی خۆیانەدەن، نەک تەندروستی دەمودان بگرە هەموو تەندروستی لەشیان. لەبەرەوەمە خۆشحاڵم بۆی کە بتوانین ئیزافەیە بکەین و زیاتر ئەو هۆشیاریە بڵاوکەینەوە هەم لە ڕێی پزیشکانی ددانەوە هەم لە ڕێگەی پەرستارانی دانەوە کە ئێستا فئەکەن و هاتنەوە بازاڕی کار و بتوانن خزمەت پێشکەش بکەن لە شان بەشانی پزیشکانی ددان. بابەتێکی زۆر ئاڵۆزت باس کرد چونکە لەناو پزیشکی ددانە بە شێوەیەکی گشتی مەواد گرانە. لە لایەکی ترەوە حەقدەستی دکتۆرەکە ئێمە ڕەنگە لەسەر ئەمە زیاتر قسەمان هەبێ. لە لایەکی ترەوە منی پزیشک لە کلینیکی تایبەتی خۆم سربەستم چ جۆرە مەوادێک ئەکڕم. ڕەنگە من حەزم لەوە بێ شتێکی مامناوەندم هەبێ، یەکێکی تر حەزکا شتێکی زۆر گرانبەهای هەبێ، یەکێکی کە شتێکی زۆر کوالیتی خراپ بەکار بهێنێ. بۆ جێگاکانیش فەرق ئەکەن. سنتەرێک لەگەڵ کۆمەلگایەکە لەگە کلینیکێکە تەخەسوسەکان دیسان و حکومەکەن لەسەر ئەم بابەتانە، یعنی بابەتێکە وتم ئاڵۆزە فعلەن ئاڵۆزە. ئەکرێت لەنا کلینیکەکانە چەند جۆرێک مەواد هەبێ بەڵام نەک خراپ بەپێی شەریکەکان. بۆ نمونە منافەسە دروستکەین لە ناو ئەڵمانیەکانە، بۆ نمونە وەکو وڵاتێکی دروستکرد نەبێتە ڕیکلام، یا منافەسە دروستکەین لەگەڵ ئەمریکیەکانە بۆ نمونە، بەڵام نەک بێ مقارنە بکەین لەگەڵ بابەتێکی وڵاتێکی دروست کە مەوادێکی ددان دروست ئەکا کوالەتێکی زۆر خراپ مقارنێکی بە موادێکی ئەوروپی زۆر باش بڵێ وڵات دکتۆرەکە زیاتری لێسەنیوم. یعنی ئەمە گەر باسێکی ئەوە بکەین شتێکی زۆر ئاسان کە ڕۆژانە ئەمە ڕوو بە ڕوومانە بێتەوە. چیفێکی دان کە دا ئەنرێ ئەتوانین بە مادەیەک دای بنین، ڕەنگە ناحەز ناکەم سیارەکەی باسکەم، بەڵام بە مادەیەکی تریش دای بنین کە 4 بەرامبەری مادەکی تر گرانترە. ئەمە حەقدەسەکان ئەگۆڕێ، بەڵام بە نەتیجە ئیشێکی باشتر باوەڕ پێکرد
پێکراوتر گەرنتی تر زەمانەتی بۆ کراوە وەک لەوەی کە ماوەیەکی کورت بەکاری دڵی بۆ خۆش بە کەپارێکی کەمی هەڵبەت ئێمە وەکو سەندیکای پزیشکانیدان ڕێگە بە قۆڕەخکاری نادەین و ڕێگەش بەوە نادەین کە زیاد لە حەدی خۆی کە مبالغەی تیا بکرەوە پارێکی زۆر بسەندرێ و هەر هاوڵاتیەکیش سکاڵای هەیە لەسەر ئەم بابەتە ئەتوانێت سەردانی سەندیکای پزیشکانیدان کە سکاڵای خۆی پێشکەش کرد. پرۆفیسۆر یاریدەدەر